ئاینی ئیسلام ئەڵێ چاکردنەوەی نێوان خەڵکی خواپەرستیەکی مەزنە، لای یەزدانی گەورە و مەزنیش پەسەند کراوە. ئەمەیە کاری ئێمە و هەر یەک لە ئێوەش ئەتوانێ ئەنجامی بات لە ماڵەکەی خۆی، لە کۆمەڵگاکەی خۆی، لەو ژینگەی تایاژی. ئەم چیرۆکەی ئێستا ئەمانوێت چارەسەری بکەین، بریتە لە چیرۆکی نێوان ژن و مێردێک کە دانیشتووی مسرن. ئەمانوێ پێشوازی بکەین لە سەید محەممەد. فەرموو سەید فەرموو دانیشە عەزیزەکەم. باشیش کرد. فەرموو سەید چۆنی؟ سپاس بخوا. چیرۆکی سەید لەگەڵ ژنەکەیەتی ناکۆچیان هەیە، بەڵام ناکۆچیشی بنەڕەتی نییە. ناکۆچیە کە دەرەنجامی دۆخێکە کە ئێستا بۆمان باسەکات. یانی محەممەد ئیشیە کرد، گوزەرانی باش بوو، لەگەڵ ژنەکەی و کوڕێک و کچێکی هەیە یوسف و جانە، خانوویەکی بەکرێ گرت. یوسف و جانای هەیە، یوسف تەمەنی 4 ساڵە و جانا تەمەنی 3 ساڵە. پێکەوە بەختەوەرە ژیان هیچ کێشەیەکیان نەبوو، بەڵام نالەباری گوزەرانی وای لە محەممەد کرد وا بکەوێ لە دانی کرێ لە خەرجیکردن و لە دابینکردنی پێداویستیەکانی ماڵەوە. ینی باری دارایی کەمێک خراپ بوو، ینی نەیەتوانی بەباشی گوزەرانی ڕۆژانەی بەڕێوە بەرێت. دیارە هاوسەرەکەی خات و سەحەر بەرگەی گرت، تاتوانی بەرگەی گرت. لە کۆتاییە لەو زەیان نەما دەستی ماڵەکانی گرت و چووە ماڵی دایکی. وانە؟ بەڵێ. ئێستا ئەمە نزیکەی ساڵێکە وانە؟ بەڵێ ساڵێک و بەڵێ ساڵێکە جیابوونەتەوە. بەڵێ سەحەر داوای تەلاقی کردووە. بەڵێ. باشە، هۆکارەکە تەنها لە بر ئەوەیە ناتوانانی خەرجی ماڵەوە دابیم بکەیان هۆکاری تر هەیە؟ نەخێر، بە شێوەیەکی گشتی کری خانوو لای ئێمە لە مەسوورە، کری خانوو لە 1200ە، یعنی وەک بەرزترین ئاست و کەمترین ئاستیش 900یان 800ە. ئەمە جگە لە خواردن و خواردنەوە و خەرجی ماڵەکان و کوڕ و کچەکەم، جگە لە قوتابخانە و ئاو کارەبا و شتی تر، یعنی ئیتر ئەگەر دانیشین حسابی بکەین هەر ئەو نەمتوانی. ینی پشتشکە؟ بەڵێ باڵەکانم شکا. ینی تۆ موچەیەکی جێگیر هەیە؟ نەخێر جێگیر نییە، ئەگۆڕێ بە گوێرەی ئیشەکە. جێگیر نییە، بە گوێرەی ئیشە لە بەرەمێنان ئیشەکەم، واتە ئەگەر ڕۆژێک ناساق بم لە ماڵەوە دانیشم و موچەم بۆ ژمار ناکرێ، پارۆ پێ نایەن. بەڵێ جگە لەمە کری خانووەکەم 1200 جنێ هەیە، 1200 جنێ هەیە. یعنی ئەگەر ڕۆژانی یاساییشکەم 800 دەسەکەوێت، بەڵام ئەگەر کاری زیاد بکەم لەوانەیە 1200 تا 1500 جنێ دەستکەوێت. جامە بەس کری خانووەکەیە، جاوەرە خواردن و خواردنەوە و خەرجی ڕۆژانەشی بێتە سەر و یعنی خەرجی مناڵەکان زۆرتر پزیشک و دەرمان هەرباسی ناکەێت. ئەوانە پارەیەکی هێزگا زۆری لە پزیشک و گوزاران زۆر سەخت بووە. ئەمە جگە لەو گرانیتیاژین، بۆیە ناچارە بم. باشە چی ڕوویە؟ سەحەر بەرگەی نەگەریتە؟ لە سەرەتا باش بوو، بەڵام ژیانمان بەرەو سەختیە چوو، ینی قەرزەکان زیاترە بوون، وام لێ هاو ینی بچم پارە قرزکەم، ینی تا هاو قەرزەکان لەسرم زیاترە بوو. ینی بە قەرزە ژیام و قەرز مەکرد نەمەزانی قەرزەکە بمەوە خواردن کڕم کرێ بەم بارەکەی سەرچانم زۆر قڕاستە و لەو ڕۆژگاری کە تیا ژیانی ئاین نەمەزانی چی بکەم. بۆ نمونە ناچار بووم، بۆ نمونە مێزی خواردن بفرۆشم، چوم مێزی خواردنەکەم فرۆشت. ینی شتومەکی ناوماڵی فرۆشت؟ بەڵێ ناوماڵەکەم فرۆشت. ئەی چی بکەم؟ ینی ئەبێ خواردنی ماڵەکان دابینکەم و قەرزەکان بم و آخر قەرزیش وادەی خۆیە. ینی ئەگەر نەیەمەوە ڕەنگەمانیە لەسرم بۆسێ، دوایەوە لاوانەیە ناچار بێشکاتم لێکاو و دەرگای دادگام لێ بگرێ، ئیتر ناخۆشە بێ، کەواتە نەمتوانی خەرجی ماڵەوە دابین کەم لە هەمان کاتیشە خوانەکە ئەکەمە زیندانەوە. ئیتر سەختی ژیان تەنگی پێڵچنی بەتەواوی. ئیتر دوای بەتاقەت بوون و ڕزبوون و گفتوگۆ و تکالێکردن دەستی ماڵەکانی گرت و ماڵەوەی جێ دەمەقاڵێک کەوتە نێوانتانەوە. ینی بوو دەمەقاڵێتان. ئیتر دایکی هاتە ناو کێشەکە و پێی و چیتە کچم بۆ ماتی چی بووە تووڕێی. ئیتر لەو قسانە لە ڕاستیە سەرەتا ئەو گلەی ناکرد، بەڵام دوای ماوەیە کێشەکان زیاتر بوون، ئەو قەرزەکان زۆرتر بوون و خۆش دەزانی ماوەی ڕابردوواتە دوای شۆڕش ئابووری سست بوو، ئیش و کاریش لاواز بوو. ئیشەڵڵا بارودۆخەکە باشترە بێ و ئیش پێیا بێ، بەڵام لەو کاتەی ئێستامەنا. ینی تۆ نمونەیەکی ڕەنگە بۆ ملیۆنەها کەسی تر لە میسر و زۆر لە وڵاتانی تری. بەڵێ حاڵی زۆربەی گەنجەکانە لە هەر ماڵێک کێشە گرفتەیە، بەڵام چاکتروا بوو، ینی باشتروا بوو کەوا ئێمە هیوادار بووم، ینی هیوادار بووم کەوا ئەو پلەی نەکردایە لەو بڕیاریکەیایی. نازانم، ینی هۆکارەکە تەنها پارەیە چونکە تۆ ناتوانانی خەرجی ماڵەوە دابین کەیان هۆکاری تر هەیە. تەنها پارەیە. ڕاشکاوانە قسەم بۆ بکە نەوەک پاشان تووشی لەناکاوی بم. خوا نەکە نەخێر هۆکارەکە مادیە. ئەگەر کێشەی بێت کە لەبیرم نەبێت. کێشی وەکو چی؟ ینی بۆ نمونە کەمێ تووڕم
بێگومان هەر کەسێک ینی بارودۆخوا دەکات مرۆڤ تووڕە بێت بێگومان لە هەر پزیشکێکی پرسی پێ دەڵێ تووڕەبوون هۆکاری خۆی هەیە ینی بۆ نمونە لەگەڵ کەسێەوە ساوی گلەیەوەکەی قەرزێ لەسەرەوە ئەبێ بیەم کەسیەوە باسی شتێکی تر بووەکە و ینی واتە ئاش لە خەیاڵێک و ئاشەوان لە خەیاڵێ بێگومان لە حاڵەتی جیاواشە مرۆڤ زڵۆی خۆی لە دەسیا و ڕەنگە ینی تەنانەت تۆش ناتوانانی دام بە خۆت تا بگریت مندان بە خۆم ئاگرم بەڵام دیارە لەو ماوەی دوایە ژنەکەم حوسەڵە و ئۆقرەی نەمای تر بە پشتیوانی خوا هەموو شت چاگە بێتەوە ئینشاڵڵا. باشە تۆ هاتی بۆ ئێرە هەرچەنە کێشەکە هێندا ئالۆز نییە بەڵام تۆ هەنا بۆ ئێمە هێناوە و ئێمەش هاوکاری دەکەین ئەو کێشەیە چارەسەر بکەین بەڵام تۆ توێکی بەسە هەر بڵیت. بێگومان وەک هەر مێردێک من پێڵم ئەگەر سێرێکی دۆرەبرمان بکەین بۆمان دەرەکەوێت کە دنیا ئەوە ناهێنێ ینی مرۆڤ خۆی دڵتەنکا بۆی یان چاکتر بڵێن خێزانەگەڵ بۆشێنێتەوە ینی دنیاوە ناهێنەکە کەسێ خێزانە هەڵبۆشێ بەڵام ئەو بارودۆخە دژواری پێات تێپەڕین پێویستی بە دانایی و هۆشیاری هەیە. باشە ئەوە جوانە بە قسە بەڵام بەکردارەکیە تەوێت چی پێ بڵیت بەکرداریە توانم زیاتر و زیاتریشکەم بەڵام لە هەمان کاتی شازانم بارودۆخی وڵات سەختە ئەم ماوەیە تەنانەت ئەگەر هەر کۆمپانیا ئەگەر کارگەیەک ڕازی بێ ئیش بە کەسێ بکات ینی لە هەمان کاتە بارودۆخ لە سەر تاپای وڵات تێکچووە لەبەرەوە کرێکاری لە هەندێک ماوەیە زۆر کەمە بێت. جۆمان لە تەواوی قسەکانی تۆ بوو ئێمە داوەتنامەیەکمان نردووە بۆ سەحەر با پێکەوە ببینین چی ڕوویداوە. سلااو بەڕێز جۆرج گەشتی ئەمڕۆمان بۆ مانسووریەیە نزیکەی 150 کیلومتر لە قاهیرە و دوورە بۆ ئەوەی داوەتنامەی ئامادەبوون بگەین نەخات و سار مستەفا. جۆرج ئێستا 40 کیلومترمان ماوە بگەینە مانسووریا. خاتو سەحر مستەفا؟ بەڵێ من ئەسمەهانم لە بەرنامەی جۆش خەرداحی. بەخێر بێ. بەڕێز 26 ساڵی؟ بەڵێ. دوو مناڵت هەیە؟ بەڵێ. خوا بۆتیان بێڵ ئینشەڵڵا. خوا سەلامەتەکە. بەڕێزت خاوەن بڕواناوی بازرگانی دوایە؟ بەڵێ خاوەن بڕواناوی بازرگانی. باشە ئەوە داوەتنامەی ئامادەبوونەوە بۆ بەرنامەکە هیوادارین ئامادەبیت. سپاس. داوەتنامەکەت قبوڵ کرد؟ بەڵێ قبوڵم کرد. باشە تیمی ئامادەکردن پێوەتی پێوەکەن و کاتێکە بۆ تەرخانەکەن. بەخۆ حەز دەکەم پشتەی لە بەرنامەی کاک جۆرج بکەم. جۆرج خاتو سەحر مستەفا داوەتنامەکەی قبوڵ کرد. ینی گەشتێکی ئاسانیە لە قاهیرەوە بۆ مانسوورە کاژمێر و نیوێ کە بێت 150 کیلومتر بە سواری پایسکل خوا یارمەتی پۆستەچیەکان بات. بەهەرحاڵ سەحەر ڕازی بوو ئێستا لە دەرەوەیە چاوەڕێی ئاماژەیەکی ئێمەیە مەسەلەکە کورتەکەمەوە کاک سەید مێردی سەحەرە بەڵام ساڵێکە بێ لێک جیابوونەتەوە ئەمڕۆ لە ستۆدیۆکەمان ئامادەیە بۆ ئەوەی سەرەتا داوای لێبوردنی لێ بکات و داوای لێ بکات گەڕێتەوە بۆ ماڵی خۆیان چونکە ماڵەکەی جێهێشتووە کاتێک گۆزەرانی مێردەکەی خراپ بوو ئیشی نەما نەیتوانی خەرجی ماڵەوە دابیم کات نەیتوانی کرێ خانوو بات قەرزەکان لەسەری کەڵەکەیان کرد کەواتە سەحەر چوە لای دایکی چونکە دایکی پێیوە دووەرە لای من ئەتوانین بژین بۆ موچە خانەنشینەی دایکەکە وەری دەگرێت دوای مردنی باوکی بەهەرحاڵەمانەوێ بە تەواوی کێشەکە ئاشنا بین. ئێستا نیوەیمان بیست نەمانوێ نیوەکەی تریش ببیستین دوای ئەوەی پێشوازیەکەی لە سەحەر فەرموو. سەلام عەلەیکوم. فەرموو بەخێر بێ سەحەر فەرموو سەحەر زۆر سپاس مەمنون. فەرموو دانیشە بەخێر بێت ئەحواڵە چۆنە؟ باشم زۆر سپاس. کە داوەتنامەکەیان پێدای لەچکە بەسەرەوە بوو؟ بەڵێ. بەڵام وابزانام لەچکەکە ڕەش بوو. بەڵێ ڕەش بوو. بەڵێ ئێستا سپی لەسەر ناوە یاخوا بەخێر بێت. خوا بوویە لە سپاس. ماڵتان لە چ ناوچەیەکە؟ لە مانسوورە نیشتەجێم. لە مانسوورە لەگەڵ چییە؟ لەگەڵ دایکم. لەگەڵ دایکێ مناڵەکان چۆنن وتیان کوڕ و کچێک هەیە یوسف و جەنە؟ بەڵێ جەنا و یوسف. خوا بیان هێڵێ. خوا سەلامەتیکە. حاڵیان باشە کێشەیان نییە؟ سپاس بۆ خوا باشن. چی ئەوەک ئەوەی بترسیت یان سەرێ سوورما بێ؟ سەرێ سوورماوە؟ بەڵێ. بۆچی؟ چونکە جەنابتانم بینی. تەنها؟ سەحەر ینی چی پێ بڵێم لە ڕاستیان من باگەشتم نەکردویت ڕاستە من پێشکەشکاری ئەم بەرنامەیە بەڵام لەم بەرنامەیەدا من میانگیرم ینی میانگیری چاکەم کەسێک دێت لە ڕێگەی منەوە داوەتنامەکە ڕەوانەکات بۆ کەسێکی تر وەک ئەوەی ڕوویدا کەواتە کەسێک هات وتی توخوا سەحەرخانم بۆ بانگێشت بکە چونکە مەوێ قسەی لەگەڵ بکەم. تێناگەم. ئێمەش بانگێشتمان کردی تۆش هاتی یاخوا بەخێر بێ. خوا سەلامەتەکە. ئەتەوێ بزانین کێ بانگێشتی کردویت؟ کێ؟ حەزەکەی بزانین کێ بانگێشتی کردووی؟ بەڵێ. سێری ئەو شاشەیە بکە.
ئەیناسی بەڵێ دەنگ و باسی و پیاوە چییە؟ ئەو بەرنمەیە سەبارەت بە چییە؟ ئەم بەرنمەیە ناوی بەخشەر چاکەکارە. ئەم بەرنمەیە هەوڵێکە بۆ چاکە تایدا هیچ نییە دانیشە هیچ شتێکە لەسەرا ناسەپێنرێ سەحەر بوەستە مڕۆ ئاوا ڕوویت ئەی نەمەزانێ شتێکی ئاوا لە تۆ ئاوایە هاتووی بۆ لای من چی داوە لەو وەرە دانیشە وێنەیەکە بینی ئێستا وێنەکەی دادەخێت دانیشە نەمەزانێ شتێکی ئاوا لە ئارایەوە چ بەرنمەیەکە نازانم دانیشە تا پێ بڵێم ئەمە چه بەرنمەیەکە فرمو دانیشە ئیسراحەتکە بە پێکەنینەوە هاتی ئەم بەرنمەیە ناوی بەخشەر چاکەکارە ینی کەسانێک کێشە لە نێوانیانە هەیە هانا بۆ من دێنن بۆ ئەوەی لە ڕێگەی خۆمەوە هەوڵ بەم بۆ ئەوەی هەوڵ بەم کێشەکان چارەسەر بکەم مانای ئەوە نییە کێشەکان چارەسەرەکەن ینی لەسەر کەسەکە وەستێ ئەگەر کێشەکە قوڵ بێت گەورە بێت ناتوانین چارەسەری بکەین بەڵام ئەگەر کێشەکە بێمانە بێت ئەکرێت چارەسەری بکەین نەخێر نامەوێت بەرنمەکە تاوا بکەم باش شتێکە پێ بڵێم ئەو نامەیەکی بۆ نردووی ئێستا نامەکە بۆ خوێنمەوە بیبیستە پاشان ناڕازووی خۆتە پێتەڵێ هاوسەرە خۆشەویستەکەم و دایکی مناڵەکانم سەحەر خۆتە زانی من پیاوێکی هەژارم و پارەدار نیم هەروەها ئەزانی زۆر هەڵمدا و تێدەکۆشام بۆ ئەوەی بەختەوەری بۆ تۆ و بۆ مناڵەکانم فراهەم بکەم ئەشزانی لە تۆ زیاتر کەسی ترم خۆش نەویستووە و ئەوەی لە توانامدا بێ درێخی ناکەم بۆ ئەوەی تۆ مناڵەکانمان یوسف و جەنە دڵخۆش بکەم بۆیە ڕێم پێ بە پێت بڵێم تووشی شۆک هاتم لەوەی ماڵەکە جێهێشت و لەوەی تۆ بەرگەی زۆر شتێگرت و ئیدی ئێستا لە توانادا نەماوە بەرگەی زیاتری بگریت هەوڵەدەم بە پێی توانم قەرەبوت بکەمەوە سەحر گیان ڕەنگە هاوینە هەواری جەمسەت بێتەوە یاد جەمەسە جەمەسە ڕۆژگارە خۆشەکانی ئەوێت بێتەوە یاد سەر ڕای هەموو شتێک دایکی تۆ دایکی منە لە سەرسەری خۆمی دادەنێم خۆشی ئەو شتە زانێ جا لەبەر ئەوە داوای لێبوردن لە تۆ و لەوەکەم وەرە با دووبارە پێکەوە بژین و مناڵەکانمان لە باوەش بگرین بێ ئەوەی پێویست بە گریام کات کاتێک یوسف پرسیاری من دەکات و تۆش نازانی چه وەڵامێکی بیتەوە بانگێشتم کردی بۆ ئەم بەرنمەیە بۆ ئەوەی داوای لێبوردن لێ بکەم و داوات لێ بکەم لەگەڵ یەک ئاش ببینەوە بە یەک خێزان جا بمبەخشە چونکە بەخشەر چاکەکارە ساڵێکە ئێوە لە یەکتر دەبراون ماڵەکە و جێهێشت ئەوەڵێ بۆیە ماڵەکە و جێهێشت چونکە نەیتوانی بەرگە بگرێ و ئەویش ناتوانێت خەرجی ماڵەوەدا بێم کات بەڵێ هیچ ئیشێکیش نییە وڵات بەڕەوشێکی سەختا تێدەپەڕێ نەک تەرها بۆ مێردەکەت بەڵام من بەرگی زۆر شتم گرت بەڵام من پرسیارم لەو کرد سیرکە من داد پەروەرم من لێم پرسی وتم جگە لە پارەشتێکی تر هەیە وتی نەخێر بەڵام وتی کەمێک تۆڕم پێدەچێ شتێک هەبێت ئادی بۆم باسکە بەڵێ ئەو زۆر تووڕە و گیرە هۆکارەکەی چییە هیچ لەی دای نەخێر بەڵام ئەو لە بچووکترین شت زۆر تووڕابێت تانانەت ئەگەر یەک و شەش بێت ئەو تووڕابێ زوو پێی تووڕابێ بەڵێ خۆتە زانی ڕەوشی وڵات چۆنە ینی تۆ بەرگەی ئەوە نا زۆر بەرگەی ئەوم گرت ئایا تۆ هێمنی تۆ لەسەر خۆی پێ ناچێت تۆ شێمە بیت نەخێر هێمنم تۆ هێمنی بیرەکەیتەوە واتە خێرا بڕیار لەسەر شتەکان نایدێت و هەڵ ناچیت ها بەڵێ پەلە لە بڕیان لەسەر شتەکان ناکەم بەڵکو لەسەر خۆی باشە سەرەتا تۆ بەرگەت گرت زۆر بەرگەم گرت بەرگەت گرت بۆ نمونە بەرگەی چی و گرت زۆر بۆ نمونە خەدی ناکێشایان جلی بۆمان ناکڕی باشە پارەی هەبوو بۆ ئێوەی سەرف ناکرد نەخێر بەردەوام پێوتم ئیش نییە و نازانم چی بەڵام بەرگەگرتنیش سنووری خۆی هەیە پێت وان نییە لە بارودۆخێکی ئاوادا پێویستە ژن پشتی مێردەکەی بگرێ ینی لێم مەگرە زۆر پشتم گرت پشتێگرت باشە ڕەوشەکە لە بەرچاو گرت ئەوەی مسر پیاتیە پەڕە بوو ینی هەموو گەنجەکانی هاوشێوەی ئەو پێم وایە بە دەست هەمان نەهامەتی ئەیان ناڵاند ئیش و کار لە وڵاتەکەیان نەما ینی وڵاتەکە شۆڕشێکی بەخۆیەوە بینی و هەموو شتێک پەچی کەوت
ئیش و کار وەستا ئەو بەسە زمانە تەنانەت فەرمانبەریش نییە ئەو بە ڕۆژانە کارەکات موچەیەکی جێگیریشی نییە بیر لەو شتە کردەوە؟ بیرم کردەوە زۆر بەرگەم کرد ئەوە 11 ساڵە بۆ حاڵەوە من باشە بیر لە مناڵەکانەکەیتەوە چۆن گەورا بن چۆن بەخێوەکرێن چێ خەرجی وسفە کێشێ چێ خەرجی جەناکێشێ چێ فێریانەکات چێ بە خێویانەکات گرت لەمان نەکردەوە تۆ چیشەکەکەیت نەخێر هەوڵتدا ئیشیەک کارێ بکەیت هەوڵت نەیە سەید ئەمەوەیە گوێم لێو بێ مادام هەردووکتان لێرەن دایکی یوسفیش ئێستا لێرەیە ئەمەوە یەک دوو قسەی بۆ بکەیت دەمێکە پێکەوە قسەتان نەکردووە سەرەتا باگوێ لە دەنگە بێ ئەمە پێ بڵم یانی نامەیە گوێم لە دەنگی بێ ئەتوانین کێشەکان چارەسەرکەین نامەیە گوێم لە دەنگی بێ باشە بۆچی من گوێی لێگرم با قسەکام کات چونکە ئەمەوێ پرسیارێکی لێ بکەم ئادی قسە بکە فەرموو من پێڵە ئەتوانین کێشەکان چارەسەر بکەین و بۆ نمونە دایکی لە نەوەمی سێم شۆقەیەکی هەیە بەڵێ ینی ئەکرێ و کرێی ئەین بۆ خۆمانی پاشەکۆتکەین ئێستا من چوومەتە ینی ماڵی دایکم و لەوێ ئەژیم دایکم مردووە بەڵام لە شۆقەکەیەوە نەژیم شۆقەکەی خۆتان چۆڵ کردووە؟ بەڵێ وازم لە شۆقەکەی خۆمێناوە ینی تاو وازمێناوە بەڵام ئێستا لە خۆشی دایکم شۆقەکەی چۆڵ کرد بەڵێ ئیتر دایکی سەحر شۆقێکی هەیە لە نهۆمی سێم ڕاستە چووکانی بەس خراپ نییە لە نهۆمی سەرەوەی خۆیان بۆیە دایکێتوانێ ینی ڕێمان پێبا لەوێ نیشتە جەبین و بەم شێوێ پاری کرێکە و لەگەڵ ئەوی شەی منێک کە متوانین گوزەرانمان دابینکەین بەڵام ئەگەر مەسەلەکەرەوە بمێنێ ئیتر سوودی نابێ بڕۆ ناگەم ئاوا بێسوودە ئەبێ کێشەکان چارەسەر کرێت ئەبێ چارێ بدۆزرێتەوە ینی سەید لە قسەکانت تێدەگەم کە تۆ تەوێ لەگەڵ سەحەر ئاش بیتەوە تەنها لەبەر ئەوەی دایکی لە نهۆمی سێم شوقەیەکی هەیە یان دەتەوێت لەگەڵی ئاش بیتەوە چونکە بیری ئەوە کەیت و بیر مناڵەکان دەکەیت بەڵێ من بەڵێ بێگومان بیریەوە کەم ینی لەگەڵەوەش زیاتر چارەسەرێک ئەگەر کێشەکان مادی بن ئەمە ینی لەبەر ئەوەیە کە کڕی شۆقەکە لە نیوەی موچەکەی من زیاترە وایە لە نیوەی موچەکەی من زیاترە برا وایە جاشێ دایکی لە نهۆمی سێم شۆقێکی هەیە لە نهۆمی سێم تەواو تێگەیشتین بەڵام ئێستا تۆ هیچی شەکەکەیت بەڵێ بۆنە ژنەکە دەڵێ کێشەکەی کێشەی پارەیە بەڵێ ئەو ناڵێ ڕقی لە تۆ دەبێت بەڵام ئەڵێ کێشەکە کێشەی پارەیە تۆ ناتوانانی خەرجی خێزانەکە و دابیم بکەیت ئەو لەگەڵ داکێژی و ئەڕوات بڕێوە باشە ینی کێشە چی ئەگەر من کێشە چی ئەگەر لەگەڵ ماش بێتەوە نانانا نەخێر ناگەڕێمەوە لای ئەو ناتێ بگەڕی تۆ لای ئەو بەڵام پێشتر کە پرسیارم لێکردی پێوتم ئەگەر پارەی هاتە دەست چونکە کێشەکە پارەیە ئەوە پێشتر پارە بوو بەڵێ پێشتر ئێستا پارە نییە ئەی ئێستا کێشەکە چییە؟ ڕقت لێتی؟ ڕقلێتی؟ وەکو جاران نەماوە خۆش ناوێتتر؟ نیازیشی نیە لەگەڵ یا بژیت؟ هۆکارەکە ڕەفتارەکانیەتی؟ بەڵێ خوڕە و شتەکانێتی؟ ڕەفتارەکانیشن ناخۆشە تۆ تووڕە و توندی ینی بەخوا گەر باسی تووڕەوتوندی بکەن ینی پێ دەڵم بارودۆخەکەەوە کارەکەی و ئەو کێشانەی لە هەبوو لایەکەوە دەوریان ناوم کاریگەری زۆر هەیە لەسەر پەیوەندیەکەمان بۆیە هەڵەچم و تووڕابم ینی ئەوەیە مەسەلەکە جایشەڵە بە پشتیوانی خوا ئەوە شاگە بێت سیر کە سەید هۆکارێکەیە بۆ ئەوەی بەو شێوەیە لێو جاب بێتەوە لەوانەیە بۆ نمونە لەبەر خودی مامەڵەکردنم بێ لەگەڵ ئەو چونکە کەمێ بە توندوتیژی ڕفتاری لەگەڵەکەم وایە بەڵام توندوتیژی بەدەست نییە ینی بە شێوەیە ڕفتاری آخر مەرج نییە توندوتیژی هەر بەدەست بێت ینی ئەگەر بەردەوام هەرا و هاوار بکەیت و بۆڵە بڵ بکەی بەڵێ هاوارەکەم ئەوە دژوارترە لەوەی بەدەستی من پێڵە میشەڵا بە پشتیوانی خوا دوای ئەوەی بارودۆخەکە چاکترە بێ و ئیشەکەم و بە پشتیوانی خوا خاڵە سەرەکیەکانی ئەو کێشەی کە تێکەوتوین نەتوانین ینی دەستنیشانیان بکەین ئیتر منیش بەخۆمە ئەسمەوە و ماوەڵەکەم لەگەڵی چاکترەکەم سەبارەت بە توندوتیژی و تووڕەبوونەکەم بەڵام تا ئێستا ئەو تەلاقی نەداوی بۆچی؟ ئەو ناوێت تەلاقە بات؟ زۆر داوام لێ کرد بەڵام ئەو ڕازی نییە چونکە دەست بەردارە نابێ بۆیە تەلاقت نادات بۆچی تا ئێستا تەلاق نەداوە؟ یعنی من هیوادارم بۆ هیوایم لەو ماوەی ئەو لای دایکی ماوەتەوە ینی ئەو زیاتر لە ساڵێکە یان ساڵێک و شتێکە لای داکێتی خوارەحمکە بارودۆخەکە چاکتر بوو بێ و چارێکی گونجاو یان میانگیرێک هەبێ و خوا هیدایەتی ئێمە ئەوانیش باشە جۆم لێ بگرە سەرەتا کە هاتی سەرە سوورما و ڕاچڵەکای
کە ئەوە بینیویستە بڕۆیت بەڵام ئەوە ژیان نییە ژیان بەو شێوەیە نییە وەک ئێوەیڵێن تۆ هەلێکەیە لێ بەردەستە ڕەنگە جارێکی تر دووبارە نەبێتەوە ئەکرێ ئەمڕۆ بۆ یەکتر بگەڕێنەوە پێکەوە مناڵەکان لە خۆتان بگرنەوە اینجا لای دایکێ دادەنیشن لە شوقەکەی ئەوەی لە نهۆمی سێمە لەوێ دادەنیشن نازام چی بەڵام باری دارایی ئەو پیاوەکە بێ ئیشە یعنی ئەوە کێشەی ملیۆنەها گەنجە لە میسر و لە وڵاتەکانی تری جیهان ئەوانەی کێشەیانتیایە شۆڕشیانتیایە ئەڵگیرساوە و نازانم چی جا لەبەرەوە بێت ژن بیر بکاتەوە دام بگرێ بەخۆیە پاڵپشتی لە مێردەکەی بکات ئەگەر بەڕاستی مێردەکەی خۆش بوێ وە کۆتەڵی خۆشەویستی لە نێوانتانە هەبوو کو خۆشەویستی برە قسەکانیشە پێ بڕم کاکە جۆرج بەڵام ئەگەر هەر کەسێک یعنی تووشی قەیرانێکی ئابووری هادیان نەخۆش کەویان تووشی هەر شتێکی تر هاو و لە بەرامبەری شەژنەکەیان پیاوەکە داوای تەلاقە ئەوە ئێستا سێ لە سەرچواری خەڵکی مسر بێوەژن و بێوە مێردەبوونەوە ڕاستەکات قسەکانی ڕاستە ئەمێ پرسیارێکە لێ بکەم ئایا هەڵەی گەوری هەیە ئالوودەیە ئەخواتەوە قمارەکات بەخیلە کامی لەمانە هەیە پێم بڵێ دەی پێم بڵێ نەخێرنیەتی تەنها بێپارەیە تەنها ئەوە هەڵەکەیەتی گوناهی ئەو نییە پرسیاری ئەمە لە کەسانی تر بکە واتە لە سیاسەت مەدارەکان ئەوانەی ڕەوشەکەیان گەیاندام ئاقارە ئادی پێم بڵێت تۆ بەچی ڕازیە بیت بەچی ڕازیە بیت ئەو شتێکە هەموو ئافرەتێکی تر ڕازیەکە باشە ئێستا سی چرکە مۆڵەتێ پێدەم بیر بکەرەوە و وەڵامەکەم دەرەوە ئۆکەی نازانم سەختە ئەزانم سەختە بەڵام بیر بکەرەوە ئەبێ بیر بکەیتەوە پێویستە تۆ شتە بنەڕەتیەکە بخەیتە بەرچاوت ئایا تۆ بەنیازی بەو شێوەیە ژیان بەسەر ببەی مناڵەکان لەگەڵ خۆ هێناوە یوسف لەگەڵتە نەخێر جەنام لەگەڵ خۆم هێناوە پێم بەڵێن یوسف لێرەیە یوسف وەرە ئێرە چۆنیت چۆنی ئازیزاکەم چۆنی یوسف بڕ لەگەڵ دایکتا دانیشە بە جوانی وێنی یوسفم بۆ بگرن بە جوانی وێنێ بگرن دەنگ و باسە چیە یوسف باشی ئاسوودەی لەگەڵ دایکێ ئەی بێری باوکاکەیت ها باوکت بێری باوکتەکەیت بەڵێ ئەی بینی ئەتەوێ بیبینی وەرە بڕ لای باوکەوە تا لەوەیە لای ئەو دانیشە باشە ئێستا تۆ ئەبێ مێشکی خۆ سافکەیت بیرە سافکەی بڕیاری خۆبەی لەسەر خۆ بیر بکەرەوە ئەوە تا یوسف لێرەیە ئەگەرە تێ بیبینی پێی بڵێ بیکەرەوە سمسم ئێمە شەو پەردەیە لا دەدەین سەیریکە ئەوێ سەیری بێ بکە شاشەکە سەیری یوسفکە یوسف بانگ دەکات دەی بڕیاری چیتە پێم بڵێ باش کێشەیەک نییە کێشە نییە چی یانی چی کێشە نییە بەخشەر چاکەکاری تر بەخشەر چاکەکارە ئێ هەر لەسەرتاوە غیرە و لێکات لەگەڵ منی چی؟ غیرە و لێکات نەخێر غیرە ناکات هێشتا دڵی خراپە وەرە ئیدی لەمە دووە ئەوەی ماوە لەسەر خۆتانە من ئەوەی لەسەرم بوو کردم ئەوەی تر لەسەر خۆتانە تۆ و ئەو لەمە دووە ئاگاداری یەکتر بن دەست خەنە ناو دەستی یەکتر پێکەوە لەگەڵ یوسف بۆ دوا ڕۆژ بڕوانن باشە من سپاس دەکەم کەمێکمان دووت کردین تۆ سەختی بەڵام کەمێک کار ئاسانی بکە باشە سیرکە با لە بەرچاوی هەموو بینەران باسی بکەین پارە هەموو شتێک نییە لەم دنیاە گرنگەوەیە ئەوەی ئێرایە دڵ وانە تۆ شەبێ لەگەڵی باش بیت ئەبێ هەیە من بیت ئەگەر تووڕە بوو تەلەفۆنم بۆ بکە باش تەواو ئیتر ماڵەوە جێ ناهێڵین باشە
تەواو خواتان لەگەڵ خافیز خوا لەگەڵ. فەرموو پێکەوە بڕۆن. قەیناکە دەی ماندووی کردین بەڵام لە کۆتاییەکەیدا نەرم بوو بە هەر حاڵ تا چیرۆشێکی تر لە بەخشەر چاکەکارە هەر شاد بن و شەوتان شاد.